مامۆستا کامەران چاوشی معالج بوو لە ئاسایشی پارتی ماوەیەکی زۆر. مەتیومچەیەک بوختان هەڵە بەستێ بۆ مامۆستا کامەران کەریم و بوختانەکەی ئەوەیە کە گوایە مامۆستا کامەران کەریم پیاوی پارتی بووە و ئیشی کردووە بۆ ئاسایشی پارتی. ئەم هەتیومچەیە ناوی بەرزان ڕەمەزانە کاتیرێکی پێشکەوتوی حیزبی بزوتنەوەی بەناو ئیسلامی لە ئەڵمانیا دانیشێ و خۆی بە حساب ڕۆژنامەنووسە بەڵام پیشەی بوختانە بوختانی بەدەیەها کەسێتر کردووە. با گوێمان لێ بێ بزانین ئەم بەرزان بوختان چییە کە لەقەبەکەی بەرزان بوختان چییە یا بەرزانە سووک بزانین چی ئەڵێ فەرمووی. مامۆستا کامەران لەو سەردەم باتی ئیش پێ کرد چۆن معالجی پارتی بوو چۆن خەڵکێک دەچوە ئاسایشی کوڕمان ڕۆی چووە سووریا دەی بیهینەوە یان خۆی هاین هەوڵیانەدا لەگەر کوڕەکەی قسەیانەکرد کوڕەمیان برامیان باوکی چی بوو ژنی بوویترەوە هەروە دەیاوت وەرەوەی من گرنگتیما وەرگرتێ لە ئاسایشی هیچ کێشت نابی بەڵام وەرەوە بە عەقڵی وەرەوە و دانیشە و واز لەو شتانە بینە و ئەمانە کە ئەم کەسیان دەهیناوە پارتی دەیدا مامۆستا کامەران چاوشین. مامۆستا کامەران چاوشین معالج بوو یعنی غەسڵ دەماغیە کرد کاکە جیهان برۆیە حەقیقەتی نییە ئەمانە خوێن ڕێژن ئەمانە وەلی ئەمر نینە و جار بۆ شێوەی نابیتر بە ئایەت و حەدیث وەی لەو کەسەی ئەکرد بۆ ئەوەی ترسی ئەوەی نەمینێ جارێکی تر بیر لەوەی بکاتەوە فکرەی جیهاد و ئەمانە نەک هەم نێتە کوردستان و هەم دایک باوکە ئیسراحەت بکا و خەڵکە ئیسراحەت بکە و لێی تەئمین بن. مامۆستا کامەران چاوشین معالج بوو لە ئاسایشی پارتی ماوەیەکی زۆر ئەم خەڵکە ئەهاتەوە و عەقیدەی جیهادی لە مێشکی کاڵە کردەوە و لەلایەندا ئەنا دەرسی پێگوت یعنی واجبیانە کرد ئەو خەڵکەکە هاتەوە بە واجبی لە باچوبای لای مامۆستا کامەران چاوشین تەوقیع ئەوە دابنیش و ڕۆژانە دەرس بخینی تا مامۆستا کامەران ئۆکەی ئەدا دەوێت بڵێ ئەمە تەواو قەناعەتی کرد یان نەیت یان مایتی درێژیە کردەوە بەم شێوەیە خەڵکەکەیان تێگەیان کە جیهاد درۆیە و حیزبانە درۆیە و ئەمانە خوێنە ڕێژن دین ئەوهان نییە و هەروەها. بەڵێ لێرەدا گوێتان لێ بوو کە بەرزان بوختان چی بوختانەکە بە مامۆستا کامەران کەریم ئێستا ئەوێ پینەی ئەم بوختانەی بکات طبعاً هەموو ئەم بوختانەی سڕیوەتەوە لە یوتیوبەکەی خۆی سڕیوەتەوە بەڵام ئەم ڤیدیۆیم دۆزیوە لە یوتیوبێکی دیکە هاتووە ئەڵێ من باسی ئەو سەردەمەیەکەم کە مەدخەلی بووە طبعاً بەڵێ مامۆستا کامەران کەریم مەدخەلی بووە هەتاوەکو تقریباً لە ساڵی 2009 بوو 2010 واتە لە ساڵی 2009 بەدواوە تەوبەی کردووە لێرەدا باسی شۆڕشی سووریاکە بەرزانە سووک بەرزانە بوختانچی باسی شۆڕشی سووریاکە مامۆستا کامەران کەریم لە 2011ەوە ئیتر شۆڕشی سووریا سەری هەڵدا سووریا بەنسبەت سووریا گومانم نییە کە دەوڵەتێکی کافری بۆگەنی پیس بووە ئەوە هیچ گومانیشم نییە گەر قودرەت و بەدیل هەبێ واجبە لەسەر مسلمانان ئەبێ لە ناوی بەرن وابێ مسلمانان یارمەتیان بن. گوێ بگرن لە مامۆستا کامەران کەریم بزانە چۆن باسی شۆڕشی سووریاکە فەرمووی. حیتەسە بە تەماشام عەقڵیەتەکە ئەمڕۆ تەلەفۆن کراوە وەڵا کاکەوانەی سووریا خەواریجن ڕاپەڕێن تیژی بەشار ئەسەد بەشار ئەسەد ئەڵێ چی بە کابرا ئەڵێ بڵێ لا ئیلاهە ئیلا بەشار کەچی ئەڵێەوە خەواریجە. ئەم عەقڵیەتە چی لێیەکی تۆ ها ئەو عەقڵیەتی مورجیەیەکی باتیلی پیسە کە ئەخبەث عەقیدەیە هەڵیەگرن پەناگرین بەخوای تەعالا. کۆمەڵی بەڵگەی تر زۆرن بەڵام پێم وابێ ئەمە کافیە. مامۆستا کامەران کەریم یەکێکە لەو مامۆستا بەڕێزانەی کە ئەڵڵا تەعالا وەکو هەدیە وەکو نیعمەت بەخشی بەگەلی کورد بە هەزارەها گەنج لەسەر بە هەزارەها هەزار گەنج لەسەر دەستی مامۆستا کامەران کەریم ئەڵڵا تەعالا مامۆستا کامەرانی کردووە بە وەسیلە بۆ ئەوەی هیدایەت وەربگرن بۆ ئەوەی بە تەوحید ئاشنا بن. ئێستش بە مردووی مامۆستا کامەران کەریم بە تەنها خۆی داوایەک ئەکا کە هەموو حیزبە بەناو ئیسلامیە دین فرۆشەکان و سۆفی و ئەشعری و هەرچی مشریکەیە بەقەدەر لە سەدا دەی مامۆستا کامەران کەریمان پێ ناکرێت هەموو تەمەنی خۆی لە پێناوی ئەم ئیسلامەدا دانا وەکو بینیتان دوایەوە لەلایەن پارتیەوە مامۆستا کامەران کەریم دەزگیر کرا ئەگومانی زۆرێک کە پارتی دەرزی ژاری لێداوە چکە دوای ئازادکردنی ئەوە مامۆستا کامەران گەڕایەوە سلێمانی و لەوێ چەند مانگێک ژیا و دوایەوە وەفاتی کرد بەڵام بەسەربەرزی ژیا بەسەربەرزی مرد لە دوای مردنی مامۆستا کامەران کەریم زیاتر ناسێنرا بۆیە ئەم هەتی و مچەسوک و سەلیمە دیموکراسی پەرستانە ئەم هەتی و مچەسوکەی وەکو بەرزان ڕەمەزان ویستی مامۆستا کامەران کەریم ناشرین بکە بەڵام خۆی بوو خۆی ناشرین بوو جا ئەم بەرزانە درۆزنە دوای ماوەیەک هاتووە ڤیدیۆکی کردووە وەستی مامۆستا کامەران کەریمەکە ئیتر وازانێ خەڵک گێلە و ئەزانێ ئەم هەموو بوختانەی بەرزانە سووک بە مامۆستا کامەران کەریم ئەم بوختانانەیان بیرشۆتەوە. ئەو جاسووسی بۆ چیەکەی ئەو کەسێک کە تۆ جاسووسی بۆکەی لە ڕۆژی قیامەت هیچی دەسەڵاتە ئەو جاسووسی بۆ چیەکەی ئەگەر بە حسابی خۆ دەڵێ خۆ ئەخڵەتێنم مسلمانان ئەخڵەتێنم وەڵی بابزانی خۆت ئەخڵەتانم ئەو جاسووسی بۆ چیەکەی لای کوڕە بەسەر تۆ لەخوا ناترسی ڕۆژی قیامەت چیتە بەردەمی ئەو جاسووسی بۆ چیەکەی هذا كافرة ملحدة بيدينة يتناورزي مسلمانان تجسسك أو جاسوسي بوشيكي
أو نفاق أنا برشة لو نيوه بأن الناس زاني تشي وتشيني بحسابي خود الإخوة أخلطين المسلمان أخلطين والله يبقى زاني خوت أخلطانه خادعون الله والذين آمنوا وما يخدعون إلا أنفسهم أو جاسوسي بوشي خبروا نصيحتي هركس يقول كأوي أو هابك على رزي مسلمان خلق با قرتن با جاسوسيان لسرابك بس أنا أعلم سيري جخوابك حتى أنا بسيري جخوابك